چۆم دیمە ئیسلام نینە دیمە برایەک نین ئەم کورد نینە ماوەی سێ ڕۆژە چەندین بار هەڵگر بەدەیان بار هەڵگر لێرە لە ڕێگای خەلیفان بۆ بالیسان بە دیاریکراوی لە گوندی بناویە لە نێو بەفرگیریان خواردووە. جا من لە یەکێک لە ماڵەکانی گوندی بناویم لێرە لەگەڵ ئەو کەشە ساردە لەگەڵ ئەو بەفربارینە چیرۆکێکی سەرنجڕاکێش هەبوو کە لە نێو ئەو ماڵەدایە. لەگەڵ ما بن بە یەکەوە ئەچینە ژوورەوە ئەو چیرۆکە سەرنجڕاکێشەی ئەو ماڵەتان نیشانەدەم. سلام علیکم. ئەمە یەکە لە ماڵەکانی گوندی بناویە وا دیارە لە ماوەی ئەم سێ ڕۆژەدا ئەمانە شۆفێری ئەو بار هەڵگرانن کە لێرە لە گوندی بناویە ئۆتۆمبیلەکانیان گیریان خواردووە و ئەم ماڵە لەو سێ ڕۆژەدا ماڵەکەی خۆی تەرخان کردووە بۆ ئەم شۆفێرانە لێرە ئەمێنەوە و خواردنیان پێداون شوێنی مانەوەیان پێداون ماوەی سێ ڕۆژە. جابا من گفتوگووە لەگەڵ خۆیان کە مامە سڵاوت لێبێ چۆن بوو بڕیاری ئەوەدا کە ئەم شۆفێرانە شوێنیان بۆ دابین کەی خواردنیان بۆ دابین کەی لێرە بمێنەوە چۆم دیمە ئیسلام نینە دیمە برایەک نین ئەم کورد نینە لێرە بوون ئۆتە دوونێ نێوڕانەشێتم زۆر داوا لێکردن نهاتن نانیان لۆ بردن نانیان لۆ بردن نهات نێرانە شەرمیان کرد نازانم ئیشی چ بوو نهاتم ڕقیرانە ئێنهانیشم نێوڕانە وتم بێنێک نەبن و پێکەوە نانەشێ بۆ نەخواچە داماشەوی خۆنەوە ینی کە دیتر لەسەر زادەی گیریان خواردی و ڕێگان نێت هەموو دوێ نێوڕانە ژێڕا خواردی لەسەر زادەی دوێ نێوەڕانی فەقیرانە ئەرێ ئەڵڵە وڵای مندا تاراوی ئاگا لێ ڕێژیرە نازانم لەو لای ژیرای نەژیرای نازانم بەس ئەوتە دوێ نێوەڕان ئەوان لێرنەوە داوام لێکردن بێ نەهێرەک نەمن ئامادە هەتاکەی هەدا ئەبێت و بالێک نەم خزمەتیان نەکەم هەدا ڕێ ئەبێت و بالێک نەمن الحەمدوللا جێ هەیە و نان هێوە کارمە خۆی بە زیادی دەست خۆش جا ئەمێ یەک دوو شۆفێریش بدوێنم بزانم قوربان سڵاوت لێبێ باسەشی ئەوم بۆ بکەی چەند شۆفێرن ئەنگۆ لە کێوە لێرەن شۆفێر ئەنا زەحفن سەروان شەرعا ئەم گشت نزانە کلکوی دەیە لێ بەس ئەم vê servê şer'a dev van birayê xwe Müslüman dev birayê me Kurd em 13-14 seyare ne mala wan ava mala we jî ava tevdê li me miqate ne wala xwarinê didime nan didime yanî qîmetê didime em birayêkin em Kurdin lê bes em îro sê roj hêviya me ji Kurdistanê vê şerعê ji me re vekin em ê henin Silêmaniyê lê vîro sê ron em servan sermeye qeşayê berfe bûze mere çi bikij destê me re vê îmkan neb zor e em dixwazin hêviya me ji Kurdistanê yê û ji hikûmeta Kurdistanê yê vê şerعê veke ev şofêr hemî giş perîşan bûne seqemê dike ha malawiya em ê li vê de saetekê 2 saeta rûnên îşev rûnên lê sibê mecbûren biçin biriya xwe de Xwedê çi kirî qismet û çi kiriye nesîb betan nabe lê em zor spas dikin ji welatê Kurdistanê re û ji Serok Barzanê re vê şerعê ji me re veke دەست خۆش بەسپاس ئەگەر تۆ باسێکی ئەوم بۆ بکەی ئەو هەڵوێستی خاوەنی ئەو ماڵە چۆن بینی چۆن بوو کە پێشوازی لێ ئەم ملەت ینی سۆن دەرەجە ینی ژمەر ئاوێ me nanê me lewabo yanî çi xizmetê hebe ji mer agirtînin çayetînin dergehê xwe ji mer vekirin dergeh nagirin ji me re bela çi em birayet yekin em Kurdin dergehê wan vekirî em derûtê wek mala me yê eyn mala me çawa em dewranîş bil virjî em were dewranîş dibin av bi nam bi çayê bi sobe bi êzing bi mesela çi ihtiyacê me hebe wek em li mala xwe ne ana me tu çik nedîtî wek em mala xwe ne eyn mala me yê گرفتان بۆ دروستە بوو گەر هەر لەسەر ناو سیارەکانتان بانیان لەسەر جادەما بانەوە گرفتان بۆ دروستە بوو لە سەرما لە شوێنی مانەوە زۆر e me pir sermedî serme pir bûze qeşayê bes Xwedê ji wan razî be ev birayê me Kurd em mêvanê xwe kirin em mala wan in ne ji wan bû Xwedê siyare bes gaz donmiş bûye naşixule sobê siyarê em tê qeşa dikirin îca Xwedê ji wan razî be em val cem wan in nanê me avê me yanî Xwedê ji pêxember ji wan razî be